زیاتر لە سەرم بابەتە ئاوەستین گرافیکێکمان هەیە باسی تەواوی نرخەکانەکەین باسی گۆڕانکاریانەکەین کە بەسەر بەهای دینار بەرامبەر بە دۆلار داهاتوە حتما ئەمە لەگەڵ کێ لەگەڵ زریان ڕەحمان یەکێکە لە ڕۆژنامە نووسە کچە ئازا و جدیەکانی ئێمە لا دیسکیابووری زریان سڵاو لێرێ یەکمان بینیوە تۆ زەشتمان باس کرد بەڵام حەزکەم لێرە بە تێر دەسەر باسیش زۆر باشە سڵاو لە بینەرانی ئازیزی کورسات نیوزەکەم ماندوو نەبیهێوی باسی بەهای دراوەکانەکەین زۆر بەکەمیش باسی زێڕونە و تیژەکەین بەڵام با ئەگەر گرافیکەکەمان بۆ بێت لەسەر گرافیکەکە وردەکاری زیاتر ئەخەینە ڕوو سەرەتا هێوی بە دینار دەست پێەکەین بەرامبەر بە دۆلار بینیمان کە دینار بەرزبوونەوەیەکی باشی بەرامبەر بە دۆلار بەخۆیەوە بینیوە 100 دۆلار ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 41500 دینارە با تۆزە لەسەر ئەمە بوەستینەوە باسی ئەوەت بۆ کەم هێوی سیرکە دۆلاریش وەکو هەر بەرهەمێکی تر خواست و خستنە ڕوو لە بازار پێڕەوەکە بۆ نمونە وەکو تەماتە تەسەور کە بۆ نمونە تەماتە ئەگەر بەرهەمی تەماتە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەقەدەر خواست یا زیاتر لە خواست بێ نرخەکەی معقولە نرخەکەی کەمە بۆ نمونە هاوڵاتیانی هەرێمی کوردستان باوای دانین ئەمە زانیاری نییە بە گریمانەی 10 تۆن تەماتەیانەوێت وەک پێویستی ئەگەر لە بازاری هەرێمی کوردستان 15 تۆن هەبێت واتە زیاتر بێ لە خواستی هاوڵاتیان نرخەکەی کیلۆی 750 دینارە بەڵام وای دانێ هاوڵاتیان 10 تۆنیانەوێ لە بازار 7 تۆن تەماتەمان هەیە بم پێە بێت نرخی تەماتە لەوانێت تا 1000 دینار 1500 دینار بۆ 2000 دیناریش بەرز ببێتەوە بۆ دۆلاریش بە هەمان شێوەیە خستنە ڕووی دۆلار زیاترە لە قەبارەی خواستەکەی یەکەم بانکی ناوەندی عێراق دۆلارێکی زۆری خستوتە بازاڕەوە هاوکات لەگەڵ ئەمە خواست لەسەریشی بە چەند هۆکارێک کەمی کردووە ئەگەر بمێ باسی هۆکارەکان بکەم بریتین لەمانە بۆ نمونە هۆکارەکان زۆر گرنگە بامیشی زریان بینەر یاخود ئەوەی کە لە بازاری ئاڵگۆڕی درەوە بە دوای هۆکارەکان ئاڕوا چکە ئەگەر هۆکارەکان لە شوێنێکا بێ چارەسەر بکرێ ڕەنگە بەهای دینار بڕاتەوە پێشووتر یانە خود زیاتر دابەزێ هێوی من باسی هۆکارەکانت بۆ ئەەکەم بەڵام پێشەوە ئەم ڕوونکردنەوەت بۆ بم کە ئەم هۆکارانە هەندێکیان لەوانەیە کاتی بن بۆ نمونە یەکێک لە هۆکارەکانەوەی هەتاوەکو ماوەی ڕابردوو لە بڕێکە وەرزی تاقیکردنەوە بوو لە هەرێمی کوردستان خواست بۆ سەفەر کەمی کردبوو گەشتکردنی هاوڵاتیان و ئەمە خواست بۆ دۆلاری دابەزاند بوو هۆکارێکی تر ئەگەر بمەوێ بۆتان باس بکەم ئەوەیە کە بزنسە بچووک و مامناوەندەکان ئێستا ئاسانتر لە ڕێی بانکەکانەوە دەستیان بە دۆلاری فەرمی ڕائگات و ئەمە خواست لەسەر بازاری ڕەش کەم ئەکاتەوە و فشار لەسەر بازار دروست ناکات هۆکاری تریشمان هەیە بۆ نمونە ئێستا بانکی ناوەندی عێراق وەکو ئەمریکا قەواڵەی دارایی ئەخاتە بازارەوە باشە ئەم قەواڵە داراییانە سوودێکی دیاریکراویان هەیە و ئەمە وە بەرهێنانێکی زۆر گرنگ و ئەمنە بۆ هاوڵاتیان هاوڵاتی کە پێشتر ئەویست ڕێگری بکات لە دابەزینی ئەو دینارە ئەو پارەکە هەیەی ئەچوتاویە دۆلار کڕین ئێستا ئەتوانێت بۆ نمونە بچە قەواڵە داراییەکان بکرێت کە ئەگەر 500,000 بکرێت بۆ نمونە لە 6.5 سوودی هەیە و ئەم سوودەش مسۆگەرە و دڵنیە لەوەی کە ئەو پارێکە هەیەی هیچ کە بەهاکەی دانابەزێت 6 مانگ جارێکیش ئەتوانێت سوودی قەواڵە داراییەکان وەربگرێت و ئەگەر شتێتر ئەپرسم لەسەر دینار بۆ یو کاتێککە هەمانە باسی زێڕیش بکەین چکە خۆتەزانی زێر ماوەیەکی زۆرە بەڵێ هیچ کاتێک لە مێژوە ئەو بەرزبوونەوەی بەخۆیەوە نەبینیوە ئەمەی کە ئێستا هەیە ئەم نرخە چاوەڕوان کراو بوو هێوی بەلە بەرچاوگرتنیەوەی کە سیاسەتەکانی بانکی ناوەندی عێراق بەو ئاراستەیە کە دینار بەرز ببێتەوە و نزیک ببێتەوە لەو بەها فەرمیەکە لەلایەن بانکی ناوەندیەوە دیاری کراوە بەڵێ چاوەڕێ ئەکرا کە دۆخی دینار باش ببێت و باشتر بێت بۆم ئاسە جەوارگۆران وتبێژی بازاری ئەلگۆڕی دراوە وتی ئێمە پێشبینیمانە کرد تا 45 بڕا بەڵام تا ئەو دقی ئێستا چەند خولەکێک پێش قسەی کردوتی لەمەش زیاتر دابەزیاتر سەر 400 ئاخر هێوی سیر کە ئێستا ژینگەکە بۆ دیناری عێراقی لەبارترە بەڵێ ماوەی ڕابردوو کە دینار بەردەوامدا ئەبەزی هەموو پێشبینیەکان بۆ بوون هەر بچێتە 145 تر ئێمە تەواو شکرین بەڵام ئێستا نا ئەبینی هەموو شتێک دەستی داوە بە دەستێک بۆی کە بارودۆخی دینار باشتر بێ وەکو پێم وتی هێوی سیاسەتەکانی بانکی ناوەندی عێراق بەردەوام لەلایەن گەنجینەی ئەمریکا و لەلایەن بانکی جیهانیەوە ستایش ئەکرێت و بۆ ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە بۆ ڕێکخستنی ڕێکارەکان کە بۆ بە قاچاقبردنی دۆلار و هەموو ئەمانە
یارمەتی بازاڕی داوە بۆی کە لە بەرژەوەندی دیناری عێراقی بێت. یەک پرسیاری تر ئەوەسم ئەتوانین بە کورتی وەڵام بیتەوە بۆ پێکەوە لە دیسکی ئابوورین زۆر سەرنجتان لەسەر هەم دۆخە ئابوووریەکان هەم لەسەر سیاسەکە چکە بەڕاستی مەزنجیرێکی پێکەوە بەستراوە چەندێک باشی پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق کاریگەری لەسەر ئەمە دروستەکە بێگومان هێوی ئەمە کاریگەری دروست ئەکات لەبەرەوەی کە یەکێک ئەسڵەن لە هۆکارەکانی دابەزینی بەهای دینار لە ماوەی ڕابردووە بووکە عێراق لە ژێر چاودێری ئەمریکایە بوو ئەمریکا بۆ نمونە هەڕەشەیە کرد لە زادانی بانکەکانی عێراق ئەیول لە عێراقەوە دۆلار بە قاچاق ئەبرێت بۆیە ئەگەر ئەم پەیوەندیانە باش بن و ڕێکارەکان بە دڵی گەنجینەی ئەمریکا و بانکی جیهانی بن بێگومان لە بەرژەوەندی دینارە و لە ئێستاە هەموو بارودۆخێک بە سوودی دینار بە سوودی دارایی عێراقا لەبەرەوەی کە هێوی ناتوانی بە دڵنیایی بۆ دراو تۆ پێشبینیەکی دیاریکراو بکەی بڵێ بزەبت لە داهاتوە حتمما ئاوا لە سەر ڕێڕەوی باشبوونە نەخێر لەبەرەوەی کەوتت سیاست و ئابووری دوو ڕووی یەک دراون ئەبێ بڵێ ئەگەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەیات ئەگەر گۆڕانکاریەکی سیاسی و ژیۆپۆلیتیکی بەرچاو ڕوونەیە لە ناوچەکەیە کە بێگومان ئێستا جیهان وای لاتۆ کە کاریگەری لەسەر ئێمە و لەسەر عێراقیش دروست دەکات هەتاوەکو ئێستا بارودۆخی دینار باشە و جێگیرە و لە بەرچاوگرتنی سیاسەتەکانی شەربەجێکی ئەمانە هەر بە حضوری خۆت باسی کە بچینە سەر نرخی زەردە 100 پاون ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بە 1970,500 دینار بوو و 100 یۆرۆ بە 159,500 دینار بوو یۆرۆ و پاون بەرامبەر بە دۆلار بەرز بوونەوە بەڵام ئەگەر بمەوێ باسی لیرەتان بۆ بکەم 100 لیرەی تورکی بە 3600 دینارە و 100 دۆلاریش بە 8,180,000 تمەنە بارودۆخی تمەن هێوی باش نییە باش و ئەگەر بمێ باسی لیرەی سووریشتان بۆ بکەم 1 میلیۆن لیرەی سووری بە 179,000 دینارە تمەن جێ ناهێڵین تمەن بەرز بۆ تۆ دابەزینی بە خۆیەوە بینیوە سێرکە هێوی تا ئەو هەفتەی ڕابردووش کە ستافی کورسانیوس لە ئێران بوون باسیوان کرد بە 7,800,000 دینارە باش هێوی ئەمێ باسی تمەنت بۆ بکەم تمەن بارودۆخێکی باشی نییە یعنی ئەو بەرزبوونەوە و نزمبوونەوەی تمەن بەرامبەر بە دۆلار ڕاستە و خۆ کاریگەریەکەی لە سیاسەتەکان وەرئەگرێت سیاسەتە نێودەوڵەتەکان بە تایبەتی ئێستا کە ئێران و ئەمریکا لە دانوستانان هەواڵێک دێ ئەڵێ ڕێک ئەکەوین باش چوینە پێش هەواڵێک دێ ئەڵێ ڕێک ناکەوین نەخەی جیاوازیمان زۆرە بەڵام بارودۆخی تمەن هیچ باش نییە هێوی لەبەرەوەی کە تمەن لەم ساڵا ڕاستە 100 دۆلار 100,000 تمەنیشی ینی 10 میلیۆن تمەن بڵێم بخۆیەوە بینی ئێستا ئەگەر بمانێت لەگەڵ 10 میلیۆن تمەنەکە بەراوردی بکەین بەڵێ هەندێک بەرز بووەوە بەڵام دیسانەوە ئەگەر بمانوێت هەموو فاکتەرەکان لە بەرچاو بگرین نەخەی تمەن بارودۆخی باش نییە ئاستێکی نزمی هەیە بازاڕەکان چاوەڕێکن بزانن ئەم دانوستانە کە ئێران لەگەڵ ئەمریکا هەیەی چی بەسەر زۆر باشە کاتە پاگێتی دواترمان بنێ با بچینە سەر نرخی زێر نرخی زێرمان هەیە نەوت و ئەمە بە لە زێڕە دەست پێ بکەین باشەمەیە ئێسایك ئۆنسە زێر ئێستا ئەم ڕۆژانە بە 3,335 دۆلارە ئەمە یەکسەر کاریگەری لەسەر بازاڕەکانی ناوخۆی هەرێمی کوردستان دروست دەکات بزانین هۆکاری ئەمە چییە؟ هێوی ئەمڕۆکە زێر دابەزیوە بەراورد بە دوێنێ ئەگەر بمانەوێت بەراوردی بکەن بەتە دوێنێ بازاڕەکان داخراون بەڵام ڕێژەیەکی زۆر کەم دابەزینی بخۆی زۆر نییە لەبەرێک خۆ دەزانی ئەم ئاستە بۆ زێر زۆر بەرزە دوێنێ بازاڕەکان داخرابوون بەڵام ئەمڕۆکە لەگەڵکردنەوەی بازار دابەزینێکی کەمی بەخۆیەوە بینی و هۆکاری دابەزینەکەژەوەی هێوی خۆی لەگەڵ هاتنەوەی ترامپ سیاسەتەکانی ترامپ ڕاستە و خۆ کاریگەری لەسەر زێڕوونەوت دروست کرد بەردەوام ئەمی بەرزەکردەوە ئەوی دا ئەبەزان بەڵام پێش ئەم دابەزینەکەمە کە پێم وتی ترامپ بڕیارێکی نوێی دابوو پێشنی وتی پێشنیارم کردووە دیسانەوە ترامپ و پۆست و لێدوانەکانی کە سەدا 50 باجی گومرگی بخێنە سەر بەرهەمی هاوردەکراو لە یەکێتی ئەوروپاوە 125 بۆ هەموو ئەو مۆبایلانەکە لە دەرەوەی ئەمریکا بەرهەمەهێنرێن و بە بەرهەمهێنەرانی مۆبایلی ودوەرنە ئەمریکا بۆی منیش باج نەخەمە سەر بەرهەمەکانتان بەڵام ئەوە خۆی ئەو بڕیارە نرخی زێڕی بەرز کردەوە بەڵام ترامپ دیسان لە وتەیەکی نوێیە وتوێتی من ئەم بڕیارم بۆ یەکێتی ئەوروپا هەڵەپەسێرم
لە بەرەوەی کە هەتاوەکو مانگی حوت هەتا نوێی حوت هەڵی پەساردووە هەتا مانگی حوت دەمە لەگەڵ ئەوروپا لە دانوستانە بین بزانین ئەکەینە ڕێککەوتنیانە دیارە ئێوێ هەندێک پوینت و ئیمتیاز لە وڵاتانە وەربگرێ بەڵام بە هەر حاڵ ئەم سیاستانە کاریگەری لەسەر زێر هەیە ئاستەکەی بەرزە هەرچەندە ئەم ڕۆدابەزینێکی کەمی تۆمار کردو بەڵام ئەوە بۆ زێر بەرزە لە بەرەوەی کە وە بەرهێنانێکی دڵنیاشە هێوی لا بارودۆخی ناسەقامگیری ئابووریاوە بەرهێنەران هجوومە بن بۆ ئەو بازاڕە کەەوە بێتە هۆکاری هەرەوەی کە پێم وتی خواست و خستنەڕەوەکە و نرخی زیاری بەرز کردوتەوە بێگومان بە کیلۆ و بە لیرە و هەمووی لەسەر ڕێڕەوی ئۆنسەکەیە هێوی 1 کیلۆگرام زێر لە تۆ جوانە تۆ وەسفی کە فەرموو زۆر سپاسێویگیان 1253 دۆلارە یەک لیرەی زێڕیش بە 770 ببوورە دۆلارە یەک مسقال زێڕی ئایارە 21 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 671,000 دینارەوەکو خۆ دەڵی زۆرە و یەک ئۆنسە زیویش هێوی بۆیە زیو ئێستا پێ دەڵم بۆچی گرنگە بە 33 دلار و 45 سنت وای خواستی لەسەر زیای کردەوە بزە بتێوی لە بەرەوەی کە ئەو کەسێک کە دەرەقەتی کڕێنی زێر نایات بۆوە بەرهێنان زیو ئەکڕێ و بێگومان ڕەنگە بتوانم بڵێم کە بڕیارێکی هەڵەش نییە لە بەرەوەی کە ڕاستە نرخەکەی لەگەڵ زێر هەر بەراورد ناکرێ بەڵام بە ڕێژەیی بەرزبوونەوەی زیو تەنانەت لە زێڕیش زیاتر بووە و توانیویانە داهاتێکی باشیان هەبێ سوودێکی باش لە کڕێنی زیو ببینن. هەر بژی سپاس هێویانگیان مادومان کردی زریان ڕەحمان هەمێکێکە لە ئەو پێشکەشکارانی کە ئێواران گشتی ئابووری پێشکەشەکەن و هەمێکێکە لە ڕۆژنامە نووسە زۆر ورد و چالاکەکانی ئێمە دووبارە زۆر سپاس بەخێر بیت سەرچاوەکانم.